نێرانی عزیزی بەکراوەی ئەم کاتەتان باش تەوەری ئەم جارەی بەرنامەی بەکراوەی تایبەتە بە تاوتوێکردنی ڕۆڵ و کاریگەری وڵاتانی ئیقلیمی لەسەر هەرێمی کوردستان و ئایندەی پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و وڵاتانی دراوسێ. لەم بەرنمەیەدا باس لە پەیوەندی حکوومەتی هەرێم و پارتەکانی کوردستان دەکەین لەگەڵ وڵاتانی دراوسێ و هاوکات کاریگەری ئەم پەیوەندیانە لەسەر یەک ڕێزی و یەک هەڵوێستی لایەنە سیاسیەکان تاوتوێ دەکەین. زۆر جار پەیوەندی وڵاتانی ئیقلیمی بە تایبەت تورکیا و ئێران زیاتر لەوەی پەیوەندیەکی فەرمی بێت لەگەڵ حکوومەتی هەرێمدا پەیوەندیەکە لەگەڵ حزبەکاندا، کەواتە تا چەند ڕاستەکە پارتەکانی هەرێمی کوردستان هەر یەکەیان لەلایەن یەکێک لەو وڵاتانەوە پاڵپشتیان لێ دەکرێت سەرباری تاوتوێکردنی چەند تەوەرێکی دیکەی پەیوەندیدار. بینەرمان بن. بەڵێ بینەران دووبارە سڵاو بۆ ئەم بەرنمەیە. میوانداری کاگاری هەرسین بەرپرسی لقی 21 پارتی دیموکراتی کوردستانمان کردەوە. میوانی دووهەمان کاگۆستا ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. میوانی سێهەمیشمان کاکشوان قەلیاسانی ئەندامی ژووری پەیوەندیە دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان. میوانی چوارەمیشمان کاکبوران ئەحمەدە ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی. هەموو لایە بەخێر بێن و بەخێراتنی ئەو میوانە عزیزانە شەکەم سەرچاوماناتن. کاگاری بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ. وڵاتانی ئیقلیمی لە کوێی تەرازوی هێزن لە هەرێمی کوردستاندا؟ والله ئەم پرسیارە طبعا کە ڕوبڕووی ئێمە بێتەوە بە تایبەتی لەبەروی باری هەرێمی کوردستان جیۆپۆلیتیکی کوردستان زۆر تایبەتیە، زۆریش ئالۆزە قسەکردن لەسەرەوە. بۆ یەکەم بە حکمی ئەوەی کە بۆ یەکەم جارە میلەتی کورد کە لە منطقەکەیە لەوانەیە بڵم لە عالەمە بە پێی ژمارە گەورەترین میلەت بێت کە تا ئێستا دەوڵەتی خۆی نییە و دابش کراوە بەسەر چوار وڵاتە. ئەمە بۆ یەکەم جارە کە بە شێوەی مۆدێرنە کورد حکمی خۆی بکە، حکوومەتی خۆی هەبێ، پەرلەمانی خۆی هەبێ و جورئەت بکە ئاڵای خۆی بەرزکاتەوە. بێگومان ئەگەڕێمەوە سەر قسەی یەکەم، باری جیۆپۆلیتیکی کوردستان کارێکی کردووە کە زۆر ئاڵۆز بووەمە. بۆ لەبەرەوەی لە نمونە بێنینەوە لە تورکیا لەوێ کورد هەیە، معارەزەیەکی کوردیش هەیە، لە ئێران کورد هەیە، معارەزەیەکی کوردیش هەیە، لە سووریا کورد هەیە، معارەزەیەکی کوردیش هەیە. ئەمە بۆیە دۆزینەوەی میکانیزمێک کە بەو شێوەیە بێ کە با بڵێن عادەتە و لە وڵاتانی دنیا هەیە زۆر زەحمەتە. ئەو ڕێسێپتە ئەو ڕەچەتەی کە پێویستە هەرێمی کوردستان ئیشی لەسەر بکە بە تەئکید زۆر جیاوازە بێ لە شوێنەکانی تر. بەڵێ تقریبا تۆ جوابی پرسیارەکەی منت نەدایەوە. دەوترێت کە وڵاتانی ئیقلیمی کاریگەری ڕاستە و خۆیان هەیە لەسەر تەرازووی هێز لە هەرێمی کوردستان. گەر ڕوونتر پرسیارەکەم بکەم، دەوترێت کە ئێران پاڵپشتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات. تورکیاش لە پارتی دیموکراتی کوردستانی ئەکا لە دوای ساڵی 96ەوە. تۆ ڕاتچیە لەسەرم قسەی ئایا ئەمە بوختانە بۆ ئێوەی دەکەنیان فعلەن شتێکی وە لە ئارادایە؟ ئەزاین چۆنەکە یادگار ڕاستە من جوابی پرسیارەکەی جنابتم نایەوە، بەڵام من ویستم بناغەیەک داڕێژم بۆ زیاتر قسەکردن لەسەر، چونکە هەر کەسێ لەسەر ئەم مۆزوعە قسە بکە ئەگەر ئەمەی بیر بچێتەوە ئەوەی کە من عەرزم کردن معناوێت لە دنیایشی خەیاڵاویاشی ئەمەی کە ئێران بڵێن پشتیوانی لە یەکێتی ئەکا و حکوومەتی تورکیا لە پارتی ئەکا بەشێکی عیلاقەی بۆ هەیە کە ئێمە ئەم ئاسەواری دوو ئیدارەیی هێشتا لە کوردستان ماوە. یعنی هێشتا خۆمان 100% سیقەمان بەوە نییە کە ئێمە یەک وڵاتین، یەک هەرێمین، هەمومان بە یەکەوە لەم وڵاتە ئەژین و سنوورەکە لەم سەریەوە بۆ ئەو سەری هەمومانە. کاگاری بمبورە سیقەمان پێینەیان فعلەن وایە دوو ئیدارەیە، دوو حکوومەتە. آخر دوو ئیدارەی 2023 ئەگەر مقارنە بکەی لەگەڵ ئێستا وەکو یەک نییە. بێگومان وایە، بەڵام لەگەڵ ئەوەشا دەوترێت کە هێشتا دوو ئیدارەی هەیە. دوو ئیدارەی هەیە، بەڵام بەو شێوەی ساڵی 2023 و 2004 و 2005 نییە. بەڵام گەر بچینەوە سەرباسەکی خۆمان. بەڵێ ئەوەی بێگومان ئەوەی کە هەر لایەنێکی سیاسی لە مانتیقەکەیە ئەگەر لە قازانجی نەبێ کە حکوومەتی هەرێمی کوردستان سەقامگیر بێ و بەهێز بێ، باشترین شێوە بۆ ئەوەی کە ئەم مەرامەی بێتە دی ئەوەیە یەکریزی ماڵی کورتێک بە. بۆیە تا ئێستاش ئێمە وەکو کورد خۆمان کەوتوین، ئینسان هەندێک جار هەست ئەکا کە کەوتوینیتە ئەو داوەوە، ئێستاش بە عەقڵێتی ئەمارەتی بابان و ئەمارەتی سۆران و ئەمارەتی هیبادینان بیرەکەینەوە. و هەتا هەندێک جار کە یێتە سەر مەسەلەی مەحافەزات، با من ئەوەش بڵێم
ئەو پرسیارەکەی جەناب نەبوو بەڵام کەیتە سەر مەسەلەی بڵین لا مرکزی بۆ محافظەکان ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە بڵێنی عازی پێدراوە کە تۆ محاولە بکە ئەم لا مرکزیە لێرە هەبێ یاخود بزنەوەی گۆڕان ئەم لا مرکزی لێرە هەبێ بۆی بەتەواوی داببڕێ لە مرکز کە پایتەختەوە بە پێچەوانەوە بڵین تورکیا لەولاوە محاولەکە من پێم وایە ئەو پەیوەندیانەی کە هەیە لە نێوان حیزبە سیاسیەکان و هەر لایەنێکی تری دەرەجیا من بە پەیوەندیشی صحیح نازانم ئەگەر هەبێ من پێم وایە کە ئەمە پێویستە ڕێک بخرێ لە چوارچێوەی ئیشوکاری حکوومەتە بە چاودێری پەرلەمان ئەو کاتت تۆ ئەتوانی قسە لەسەر عیلاقاتی دیپلۆماسی هەرێمی کوردستان بکەی لەگەڵ لایەنێکی دەرەج. زۆر سوپاس کاک وەستا ڕەسوڵ دێمە لای تۆ هەمان پرسیاری کاگاری گەر بۆشت دووبارە بکەمەوە وڵاتانی ئیقلیمی لە کوێی تەرازوی هێزدان لە هەرێمی کوردستان و ئەو قسەیە تا چەند ڕاستەکە ئەم دوو پارتە دەسەڵاتداری هەرێمی کوردستان هەر یەکە لەلایەن وڵاتێکەوە پاڵپشتیان لێ دەکرێت. من ناتوانم ئەوها یەکسەر پێت بڵم ئەگەر یەک تۆز نەگەڕێمەوە ئەو ڕەهەندانەی کە هەیە ڕەهەندێکی مێژووی هەیە بۆ خۆتان دەزانن لە نێوان ئەو دوو وڵاتی ئەو بە تەحدیدەن باسی ئەو سونەگەرایەتی و شیعەگەرایەتیەکەن کە لە تاریخە هەبووە کە لە تاریخە وجودی هەبووە و لەو وجودەشە کورد قەت قازانجی نەکردووە لەبەرەوە ڕەهەندی سیاسیش هەیە چونکە ئێمە لە شۆڕشەوە هاتوون مەجالیتیانە و ڕەهەندی ئابووریش ئێستا زاڵە و ڕەهەندی کۆمەڵایەتیش هەیە کەواتە لە چوار ڕەهەندا کارلێک تێ لە بینی تۆ و هەردوو دەوڵەتی زلهێزی ئێرەیە بەڵام بە تەحدیدەن من وڵامت دەدەمەوە ئەوە ڕاز نییە بڵێن تەوازنی هێز بە قووەتی خۆیەوە داخلی ناو ئەم دەسەڵات بووە یان ئەو دەسەڵات بووە لەبەرەوە ئێمە ئەو گێچێتی نیشتیمانی کوردستان بڕای تەواومان بۆ پرانسیپانە هەیە کە پرسە نیشتیمانی نەتەوایەتیەکان ئەبێ لە ناو خۆمانە لەگەر گشت لایەنە سیاسیەکانە بە تێکڕا بە تەوافقی سیاسی چارەسەر بکرێ و لە پەرلەمانی شابڕیار لەسەر مەسلەی زۆر مەسەلە گرنگەکانی پرسە هەنووکەیەکان بدرێ لەگەڵ ئەوەی کە ئێستا بەزەقی دیارە ئەم دوو دەوڵەتە سەر با بڵێن ئیدارەی دوو لایەنی مەذهبی ئەدەن کە کورد هیچ پەیوەندی بە مەسەلە مەذهبیەکان کەواتە پێ دوایە هاوسەنگی هەبێت هاوسەنگی هێز هەبێت لە هەرێمی کوردستان پێم وایە بۆ شقڵە زەقێ کەلیمەیەک نییە ناوی هاوسەنگی هێز بێ یعنی وڵاتانەیەک کاریگەریەکیان لەسەر ناو خۆی هەرێمی کوردستان بەو شکڵە نییە ئەگەر ئێمە بۆ خۆمانۆک باسم کرد پرسە نیشتیمانیەکان بین لە ناو خۆمانە کە پەرلەمان بە مەرجعی ئەساسی خۆمان بزانین و لەوەیە بە تەوافق لەگەر لایەنەکانی چی ئێمە لەگە پارتی دیموکراتی کوردستانە لە دەسەڵاتین وەچی لایەنەکانی معارەزە بەیەکەوە ئەموو پرسەکان نەهێڵین هیچ پرسێکی نیشتیمانی تاگڕەوانە لایەنێ قەراری لەسەر بدا ئێمە ئەو لایەنە ئەو تەوازنە ئەو قورسای کاگوستا ڕەسوڵ ئێمە باسی عێراق نەکەین هەرێمی کوردستان چ لەگەڵ ئێران چ لەگەڵ تورکیا سنوورێکی درێژ و دوور درێژی هەیە پێت وانیە لە هەرێمی کوردستان شتێک هەبێت بە ناوی جەبهەی یاخود بەرەی تورکیا و بەرەی ئێران لە هەرێمی کوردستان بۆنێکی دێ سەر هەڵدانێکە بەڵام جارە نەگەیەوەتە ئەوەی ناوی بنین ئەو دوو جەبهەیە بەڵام ئەگەر خەڵک ئەگەر تۆش و ئەوانی وەک تۆش بیر دەکەنەوە اتفاقات ئەو علاقاتانەی ئێمە لەگەڵ ئێرانیا لەگە تورکیایە لەسەر ئەو مەسەلە تەوازنە حساب بکەن ئەمە هەڵەیەکی تایە چونکە ئێمە سنوورێکی خۆت باس کرد و درێژمان هەیە بەدەم ئێرانەوە باسم کرد ڕەهەندی ئابووری هەیە ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە ڕەهەندی سیاسی هەیە تۆ ناکرێ ئەم پەیوەندیە بەنادی دەبگری ئەبێ ئەم پەیوەندیە هەبێ بەڵام نا بۆ معنایی تەوازنی هێز لەوەی کە ئێستا لە عێراق بەدی ئەکرێ لە بینی سونەگەرایەتی و شیعەگەرایەتیە لە کوردستان زۆر سپاس کاک شوان دێمە لای تۆ ئەم تۆمەتە تەنها ئاراستەی حزبە دەسەڵاتدارەکان نەکراوە لە هەرێمی کوردستان ئێستا دەوترێت پارتەکانی ئۆپۆزیسیۆنیش لەلایەن ئەم وڵاتانەوە کاریگەریان لەسەر و زۆر جار گەر بە و معنایە نەبێ ئەجێندای ئەوان لێرە جێبەجێەکەن ڕای تۆ من پێم وایە پرسیارەکە بەم نەوعەیە این تۆ باسی تەرازوی هێزەکەی لە کوردستان تەرازوی هێز لە کوردستان یانیەوەی یەکێتی بە قووەتە پارتی بە قووەتە ئەم دەوڵەتانە بوونەتە هۆی بە قووەتی کامیان ئەوەتەی لەعبە لە کوردستانەکەن دەوڵەتان بە هەر نەوعی بیکەن کامیانن بەهێز کردو و چۆن وایان کردو کە ئەوانە بەرامبەری یەک ڕاگرن مەبەستی لە تەرازوی هێز ئەوەیە مەبەستی کوردستانە لە هاوسەنگیەکەش مەبەستمەوە لە هاوسەنگیەکەش مەبەسێت تامان ئەمانە بە مروری زەمن بە تاریخ لە ناکۆچیەکانی ناو هەرێمی کوردستانی سفادیان کردووە و بەونەوەی تەعاملیان کردو ئەمان مبەڕیان ناوە بەدەستیانەوە ئەجنا کەس ناتوانێت تەرازوی هێزیە بێ لە کوردستان و تەسیر کاتە سەر هێزەکان لە کوردستان ئەگەر یەکێتی و پارتی کە ڕێکەوتنی ستراتیژیان هەیە ئەگەر یەکێتی و پارتی کە شەڕی ناوخۆ هەبووە ئەگەر ئێمەش دەسەڵاتمان هەبێ هێزمان هەبێ پێشمەرگەمان هەبێ وەکو گۆڕان ئەگەر نەچینە
بەرەیەکی دژ بە و حیز بە سیاسانی کە لە کوردستانەیە و لەسەر یەک بەرنامەی ڕێک و پێک بۆ کوردستان ڕێک نەکەوین بۆی ئەم وڵاتە ڕێک و پێک بەرین بەڕێوە فعلا ئەوانە تەسیرەکەن سەر تەرازوی هێز لە کوردستان بەڵام ئەگەر ئێمە مەجال نەین بەوان کەس ناتوانێت تەسیرەکەن سەر تەرازوی هێز لە کوردستان فعلا دەوریان هەیە لە تەرازوی هێز لە کوردستان فعلا دەوریان هەیە لە دابەشبوونی ئەحزابەکان لە کوردستان فعلا دەوریان هەیە لە پەیوەندی حیزبەکان لە کوردستانە و دەوریان هەیە لەسەر هەنێک لەسەر هەموو حیزبەکانی گۆڕەپانەکە لەسەر حیزبی دەسەڵاتدار بە دەرەجەی یەکەم چونکە ئەگەر بێی باسی جیاکردنەوەی حیزبی ئۆپۆزیسیون بکەن چ دەورێکیان هەیە لەسەر ئۆپۆزیسیون خۆ من دەسەڵاتم نییە خۆ من جێشم نییە خۆ من ئیستیخباراتم نییە وەکو حیزبێکی ئۆپۆزیسیون خۆ من نووسینگەم هەیە نووسینگەم نییە ناشمەوێ هەم بێت نامەوێ مەساڵحی تیجاریم هەیە کاکشوان ئەمە لەبەرەوە ئەگەر باسی تەرازوی هێز بکەی لە کوردستان تەرازوی هێز بەو نوعا ئەوانە توان تەسییان لە سەری هەبێ کە ئەم هێزانە خۆیان نەتوانن بەرنامە ڕێژێکی ڕێکوپێکیان بۆ بەڕێوەبەردی کوردستانە بێت کاکشوان لە ماوەی ڕابردوودا نەوشیروان مستەفاڕی خەریگشتی بزوتنەوەی گۆڕان سەردانی ئێرانی کرد و جەنابیشت ئەگەر هەڵە نەبم تەنها کەس بووی کە یاوەریت کرد واقع بۆ ئەو سەردانە ئێوە لەگەڵ کۆمەڵێک گەورە بەرپرسی ئێرانە دانیشتن پێم خۆشە بزانم بۆ بینەرانیشی ڕوون بکەیتەوە مەبەست لەم سەردانە چی بوو و لە سەردانەکەتانە چیتان خوێندەوە ئێران چی ئەوێ لە هەرێمی کوردستان ئێمە سەردانی ئێرانمان کە ئێمە لایەن زۆربەی دەوڵەتانەوە داوەتکراوی بەڵێ بڕیارە سەردانی تورکیاش بکەن بەڵێ و ئەو سەردانی ئێرانمانەوە یەکەم جار نەبوو کە داواتمان بکەن جاری تریش داواتیان کردوین بەڵام بۆ لەو تەوقیتە بۆ لەو تەوقیتە چوین ڕموبەڕی خۆی هەیە بەڵێ ئەوە وەزعی بۆی بیزە بە جوابێمە وەزەی کوردستان هەموو کەسێک گەزانێ وەزەکەی چۆنە بەڕاستی ئەم دابەشبوونی لە کوردستان هەیە ئەم جەپانەی کە دروست بووە ئەم چوونە بەرێ خەڵقەکەی لە بەری سونیای خەڵقەکەی لە بەری شایە کە مەفروز قیادەی کوردی وەکوونەتەوە وەکو بەرێکی نەتەوەی لەگەڵ عێراق تەعاملکە لەگەڵ تورکیا تەعاملکە لەگەڵ ئێران تەعاملکە بەڵام ئەم برادرانە ئەوانەی سیاست بەڕێوە بن لە وڵاتە ئەوانەی ئیدارا بنەوەی اقتصاد بەڕێوە بن لە وڵاتە هیچیان بەو نوع تەعامل ناکەن بەڕاستی ئەمە یەکێک لە شتەکانە کە پێویستە ڕێی ئێمە بگەێنێتە ئەو دەوڵەتانەی دەور و دراوسێ کە هەمومان نەزانی کۆمەڵێ یعنی 1000 کیلۆمەتر بە درێژی سنوورمان هەیە و ئێوە هەموو یەکێک لە ئێوە ژەزانین ئەو دەوڵەتانە ئەوە بە هەمویان بە تورکیا و بە ئێران و باوانە لە انتخاباتی 2009 بە هەموو سقلێکیانەوە پشتی چیەکێتی و چپارتیان پشتیوانێتیانگە بۆی کە دژی ئێمەوە بکەن بە ئاشکراش پێمانوتنەوە ینی لێمان نەشارونەتەوە باشە لەو تەوقیدا مەفروز نییە ئێمە لە بە دەرو دراوسێ بەو شوێنەی کەمە بەسمانە چ ئێستا ئێران بێ تورکیا بێ ئەمریکا بێ ئینگلیز بێ تۆزێک سقلی ئەو دیعاە و قسە ناخۆش و نابەجیانی لەسەر ڕاشکاوی پێم بڵێ کەینیانکەین ئێوە کە لەگەڵ ئەو بەرپرسانە کۆبوونەوە ئێران چی ئەوێت لە بزوتنەوەی گۆڕان ئەمە بە تایبەت و بە شێوە گشتەکە چی ئەوێ لە هەرێمی کوردستان ئێران بۆ لەگەڵ حزبەکانی هەرێمی کوردستانەدا نیشە لە کاتێکدا شتێکمان هەیە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێران سنوورێکی دوور درێژی لەگەڵ کوردستان لاریمان لەوە نیە بەڵێ ئێران ئەوێ سنوورەکەی پارێزراوە بێ و ئاسایش بێ لە یەکێتی ئەوەیەوێ لە پارتی ئەوەیەوێ لە گۆڕان ئەوەیەوێ لە کۆمەڵ ئەوەیەوێ لە یەکگرتو ئەوەیەوێ بەڵام گۆڕان بۆ تۆ خۆ دووتت ئێمە نەچەکمانەیە نەهێزی سەربازیمان هەیە گۆڕان بۆ گۆڕان بۆ ئێمە لەم منتیقەیە کە بە زۆرترین سنوورمان بە ئێرانەوە هەیە ئێمە هێزێکی ناتوانین سەر ساحەکە هێزێکی مەدەنین هێزێکی مەدەنی هاتوون سەر ساحەکە خۆ بێ ڕێی ئێمە بزانن کە پاشە ڕۆژ دەسەڵاتمان گردە دەست هەڵبەت گەشتونەوە ئەوان گەشتونەوە قەنەعاتێک کە ئێمە احتیمالە لە هەڵبژاردننی داهاتووە زۆر لەوە زیاتر بینین کە هەمانە ئەجنا بۆ لەوە پێش نەهاتوون لەگەڵمان دانیشت ئێمە پرۆژەمان چی ئێمە بەرنامەمان چی بۆ دوای قسەی خۆتە بیر نەچێتەوە هەست ناکەی ئەم تەحلیلەی تۆ تۆزێک نامەنتقیە بۆ هەر لە هەفتەی ڕابردوودا لەگەڵ ئەمینداری گشتیە گرت و کۆبوونەوە بەڵێ ئایا چاوەڕێن کە یەکگرتوش بێتە دەسەڵات ئەو تەحلیلی من بۆ نامەنتیقەیە چاوەڕێن کە یەکگرتو بێت دەسەڵات دانیشتنی لەگەڵ یەکگرتو من ناتوانم جابم بەڵام مەزان پەیوەندی بە چێوەیە منەوە ئیشی من نییە ئەوە ئیشی و برادرانەی خۆیانە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوەی وەکو گۆڕان ئەوەیە ئێمە هێزێکی سەر ساحەی کوردستانین هیچ کەسێ ناتوانێت پژیۆمان بخا ئێستا هەین
و بۆ پاشە ڕۆژ لەو سەر و ساحەیەمینە و زۆر نەک ئەوان کاکە ئەمریکەکان تەوەقعیان وایە کە ئێمە لە پاشە ڕۆژە دەوری سەرچیمانە بێ ئینگلیز تەوەقعی وایە تورکیا تەوەقعی وایە بۆ هەر لە بەرچاوی خۆتان تۆڵی داوەتیان کردی هەمویان تەوەقعیان بەو شێوەیە ئێمە ئەبێ داوا لە ئێماکەن چۆن دۆستایەتیمان بکەن پاشە ڕۆژ دەسەڵاتمان هەبوو سیاسەتی ئێمە چییە ئێوە چێن لە دەمی خۆمانی ببیستین و ئێمە بۆ شەرحی خۆمانمان بۆ کردون زۆر ئوسوڵێت تۆ شەرحی خۆ بۆ بەرامبەر بکەن بۆ بەرامبەرەکە بکەی بۆ دراوسێکە بکەی بۆ دووسکەی کات ئێمە بۆی زیاتر قسە بکەی دواتر کاک بوران دێمە لای تۆ جەنابتان وەکو ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی و بەرپرسی مەڵبەندێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان پێتان وایە کە وڵاتانی ئیقلیمی کاریگەریان هەیە لەسەر ڕاگررتنی تەرازووی هێز لە هەرێمی کوردستان جا بە چ لایەکە بکەوێ ئەمە حەقمان نییە گرنگەوەی کاریگەریان هەیە بسم الله الرحمن الرحیم من سپاسی کەناڵەکەتان هەکەمەوە بۆ ئەم دەرفەتە ئەلبەتە کەس ناتوانێت ینی نکولی لەوە بکات کە دەوڵەتێک وەکو تورکیا کە دەوڵەتێکە لە حلفی ناتۆیە و هەروەها موقعێکی استراتیژی هەیە لە منطقەکەەوە زۆر جار نەک فشار لەسەر هەرێمی کوردستان دروستەکە جاری وە هەیە ئێوە لەسەر فەرەنسا کاتێک کە هەڵوێستێکی هەیە بەرامبەر بە ئەرمەنەکان فشار لەسەر فەرەنساش دروست بکە و هەر کاتی خۆیشی فشاری لەسەر سووریا دروست کرد بۆ ئەوەی کەەوە ڕابەری پیکەکەی لەوێ دەربکات ینی لە سووریا ئەلبەتە ئەوان خۆیان سیاسەتی خۆیانیان هەیە و بەردەوام کە سنوورێکیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان ئیتر ئەوە حتمما ئەیانەوێ زۆر جار ئەو سیاسەتانەی خۆیان و ئەو خاڵە زۆر ڕاستیانی کە زۆر جار ئێمە بعضێک مؤسساتمان ینی پەرلەمانمان هەیە و هەروەها سەرۆکایەتی هەرێممان هەیە و چەندین مؤسساتی ترمان هەیە وەکو ئێرە ئیقلیمیەکەوە لە دەستوری عێراقی اعترافی پێکراوە بەڵام زۆر جار ئێمە خۆمان عائق بووینەوەی کە هەوڵمان نەداوە ئەم مؤسساتانە خۆیان ڕۆڵی خۆیان ببینن حتمما ئەوانیش ئەو کەناڵانەی کە هەیەە لەگەڵ حیزبەکان ئیتر عیلاقاتی کوانیان هەبێ ئەیانەوێت لە ڕێگای حیزبەکانەوە ئەو تەسیراتانیانە هەبێ و سیاساتی خۆیان شتێکی یاساییە کە ئێران پەیوەندی مباشر یاخود بانگێشتی ڕاستە و خۆ بکە بۆ حزبێک بۆی بچێت لە ئێران لەگەڵیان حتمما هەستەکەی شتێکی یاسایی بێت هەموو حزبەکان ئەمەیانە هەیە یعنی لێرە عادەتەن کاتێک کە فەرەزەن پارتی ئەچێ یان یەکێتی ئەچێ ئیتر حتمما حزبێکی تریش مبەڕری بۆ دروستە بێ کە بانگێشت بکرێت بچێ ینی چونکە ئەمە بۆتە کاک بورهان لە چەند ڕۆژی ڕابردوودا محەممەد فەرەج ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی سەردانی ئێرانی کرد و لەوێ لەگەڵ عەلی لاریجانی سەرۆکی ئەنجومەنی شورای ئیسلامی یان پارلەمان با بڵین ئێران کۆبووەوە لەم کۆبوونەوەیە ئەڵێت بە گوێرەی ئاژانسی فارس نیوزی ئێران لەو دیدارەدا لاریجانی خوازیاری پابندبوونی سەرجەم گروپ و لایەنە سیاسیەکانی عێراقە بە ئیسلام و یاساوە حەس ناکەی ئەمە شتێکی سیر بێ حتمما ینی لایەنی ئێرانی وەکو ئێران حەقی چییە ئێمە حکوومەتی عێراقمان هەیە بە حکوومەتێکیشمانەیە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە گەرگەڕێنەوە بۆ دواوە بۆ مێژوو هەمومان کۆمەڵێک یانی شتی تاریخی زەرورن ینی ئێران کاتی خۆی 8 ساڵ شەڕێکی هەبووە لەگەڵ عێراق و ئەو کاتە هەموو دنیا ینی هاوپەیمانی ئەوانی کە هاوپەیمانی ئەمریکا بوون هەموو دەوڵەتە عەرەبەکان شەڕی ئێرانیان کردووە حتا لە دەستوری عێراقیشە یەکێک لە بەندەکانی دەستوری عێراقی ئیشارەت بە حوسنی جیوار کراوە کە ئەم عێراقی ئایندە هین نەبێ ینی مەترسی نەبێ لەسەر ئێران حتمما ئێران مەسالیحی خۆی هەیە ئەو مێژوەی هەیە لەگەڵ عێراق و ترسی ئەوەی هەیە جارێکی تر عێراق بەکار بهێنرێتەوە جارێکی تر دژ بە ئێران لەبەرەوە يعني هەموو دەوڵەتێک نەک هەر ئێران يعني هەموو دەوڵەتێک حتا سیرەکەین قەتەر کە دەوڵەتێکی خەلیجیە و مەساحەکەی ئەوەنەی محافەزەیەکی هەرێمە سیرەکەی ئەمڕۆ ڕۆڵێکی زۆر کاریگەریەکی زۆری هەیە يعني لەو بەهاری عەرەبی و بەهاری ئیسلامی و تەدەخولەکە لە هەموو شتێک ڕۆڵ مەسەلەیەکە بەڵام کاریگەریدانان و ئاراستەکردن مەسەلەیەکی ترە لەم قسەیە دەرەکەوێت کە ئەمە ئاراستەکردنە بۆ نمونە هەر لە یەکێک لە قسەکانی بڵێن مامۆستا محەممەد فەرەجە ئەڵێ ئێران دەتوانێت ناوەندی یەکێتی و یەکڕیزی وڵاتانی ئیسلامی بێت یعنی
ئەمە دەریەخا کە پەیوەندیەکە زۆر بتەوە هەر ئەمە شەواکە کە حزبەکان هەرێمی کوردستان تۆمەتبار بکرێن بەوەی کە ئەجێندای دەریکی لە هەرێمی کوردستان جێبەجێ ئێران ئیتر بتێونەتە ناوی جمهوری ئیسلامیە زۆر مؤتەمەراتی سەحوی ئیسلامی لە یعنی بانگێشتی دەیان دەوڵەت دەکات و هەر بەو ناوەش معروفە یعنی وە زۆر جار تەبەنی ئەوەندە ئەو تەبەنی قەزای قودس و حەماس و جیهاد و ئەوانە ئەکا دەوڵەتە عەرەبیەکان ئەوەندە ئەو اهتیمامیان نییە لەبەرەوە ئیتر زۆر جار کەلیمەی ئیسلام یان ئەوانە ئیتر ئەوە بەکاری ئەهێنێ و مافی خۆیەتی و ئێمەش طبعا عادەتەن هەموو يعني من قناعتم وایە يعني حزب سیاسیەکان لە کوردستانە ئێمە هەر هەمومان ئەزانین يعني بەرژەوەندە گشتیەکە لەکوێیە بەڵام من خوازیارم يعني زۆر جار ئێمە حتا تەنانەت ئەمە تا ئێستاکە ڕێک نەخراوە پەیوەندیەکانمان بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە حزبێکی سونیە حزبێکی کوردستانیە ئەو پەیوەندیانە لە بەرژەوەندی میلەتەکەمان بێ لە بەرژەوەندی پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان کاگادی دێمە لای تۆ بە بڕوای تۆ گەمەکەری سەرەکی لە نێوان ئەم دوو وڵاتە بە تەحدیدی لە هەرێمی کوردستان کامیان بڵێ کامیانن لە گۆڕەپانەکە آخر ئەگەم لە حەزەمان هەبێ لەسەر قسەیەک بێگومان نەتوانی کۆمنتێک تێ فەرموو بە کۆمنتەکەم بڵێ مزایمە زۆر بە فەرموو ئەوەی لە مامۆسا و دەستپێکم کە فەرمووی ئێمە خۆمان نەمانتوانیەوە ئەو بینایانی خۆمان بکەین بە مؤسساتی یعنی ئەوە زۆر ڕاستە مەسەلە تۆ پەرلەمان مقدسترین شۆنی وڵاتێکە لەبەی قانون لەوێ دانرێت معقولە لەناو پەرلەمانێکە دوو ئەندامی مەکتەبی سیاسیتیانە بێت لە حیزبەکان معقولە لە ئاسی مەکتەبی سیاسیە مفاوزات بکرێت دوایی شۆڕ بێتەوە بۆ پەرلەمان ئەبێ بە پێچەوانەوە بێ ئەبێ لە ناو پەرلەمانە ئەوانەی کە ئەقتابن ئەوانەی کە صاحبی ڕائین صاحبی قەرارن لە پارتی دیموکراتی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بزوتنەوەی گۆڕان لە یەکگرتوو لە کۆمەڵ لە حیزبی شووعی تا دێت بۆ ئەوەی یەکەم قودسیەت بیەی بە پەرلەمانی خۆ دووهەم نێڵی ئەمە دروست بێ ئەمە چۆن دروست دەبێ ئەگەر پەرلەمان مەرجع بوایە بەڕاستی مەرجع بوایە ئەبوو مورەسەرەکیەکانی سەرکردایەتی سیاسی ئێمە لێوە بوونایە بەڕێز کاک نەوشیروان مەسەلا کاک نەسیروان بارزانی مەسەلا بڵێن کاک عیماد ئەحمەد کاک دکتۆر بەرهەم ئەمانە بۆ ئەندامی پەرلەمان بوونایە یعنی هەر کەواتە تۆ هاوڕایت کە یەکێتی و پارتی ناهێڵن پەرلەمان پیرۆز بێ ناهێڵن پەرلەمان مەرجع بێت منام نەوت کاک یادگار من وتم ئێمە ئەوەمان بۆچی وانە بەڵێ لەبەروی ئێمە کەڵتوری ئەوە بۆ ئێمە شتێکی نوێیە کەڵتوری دەوڵەتمەداری و بڵێن پەرلەمەنتاریزم و ئەمانە بۆ ئێمە شتێکی تازەیە زۆر بەڕێز هەیە دایم ڕقمی 20 ساڵ بەکارێنێ 20 ساڵ ئێمە واین 20 ساڵ بابە 20 ساڵ لە چاو 600 ساڵی حکومکردن لە هۆڵەندا یا سوید چییە مەسەلا وڵاتی وا هەیە 200 ساڵە دەوڵەتە هێشتا بەدەست ئەم مشکلانەوە ئەناڵێنێ ئێمە ئەبێ دان بۆ بنین کە ئێمە وەکو کورد نەگۆکو پارتی وێژێتی و گۆڕان وەکو کورد هێشتا لە سەرەتای فێربوونی فەنی حکومڕانین فەنی بەڕێوەبردنی وڵات و تەعاملکردن لەگەڵ پەرلەمانین ئەمە ئەوە مەزۆعیەکە جەنابی بەڕێز کاکشوان فەرمووی کە گوایە بە ئاشکرا یعنی من وا حاڵی مەگە غەڵەت تێگەیشتوم حەزەکەم ڕاستم بکاتەوە گوایە وڵاتانی دەوروبەر هاوکاری پارتیۆشێتیان کردو بۆی لە هەڵبژار نابیبەنەوە ئەمە بە هیچ جۆرێک وانە بە هیچ جۆرێک من بە ناوی پارتی دیموکراتی کوردستانە و لێرە ئاڵێم بە هیچ جۆرێک دەستێکی دەرەکی ئێستا حتى ئەگەر بەهاتە سەرۆی جەنابی بیوتە مەسەلەن پارتی لە شوێنێکە تەزویرێکی کردەوە مەجالی تیا بوو بەڵام ئەمەی تورکیا بێت یادارم کاکشوان وەڵامی باتەوە تورکیا بەڕاستەوە خۆ و ئیتر بەچی نازام تەمیلی پارەی کردبێ واستەی بۆ کردبین لای خەڵک یا خەڵکی کوردستانی هەندابێ و پێی دەنگ بن بە پارتی بە هیچ جۆرێک وانە ئەمە ئەو مۆزۆیشتر مەسلەی ئەوەی تریش کە باسی کرد کاکشوان کەوتی گوایە یعنی وا حاڵی بووم کە لایەنە سیاسیەکان خۆیان ساخ کردوتەوە بەسەر بەرەی شیعە و سوننەیە ئەمەجی دیعایەکە لەناو بازاڕیش جۆر لێبێ گوایە یەشێتی خۆی ساخ کردوتەوە بەسەر جەماعەتی مالیشی و پارتی خۆی ساخ کردوتەوە بەرە و سوننەکان جارێ من حەزەکەم یەکشت بڵێم ئەسڵەن سیاست شتێک نییە تۆ بە مطلق بتوانێت حسابی لەسەر بکەی ئەوەی کە ئەمڕۆ دۆستە لە دیبلۆماسیەتە لە بینی وڵاتێک وڵاتی ئەوەی کە ئەمڕۆ دۆستە شەر نییە سبێنە دۆستە بێت ئەوەی کە ئەمڕۆ دوژمنیشتە شەر نییە سبێنێ چی سەبارەت بەوەی کە کاکشوان وتی ئێران تەموحی ئەوەی هەیە کە لە داهاتوودا گۆڕان دەسەڵات بکرێتە دەست جا وەڵام من هیوادار نیم لەبەری حەزەکەم حیزبەکەی خۆم دەسەڵات بکرێتێت بەڵام هیوای سەرکەوتنیان بۆ خوازم حەقی مەشروعی خۆیانە کە هەستەکەی ئەوە شتێکی منطقی بێت کە وابێت بۆچی منطقی تێڕوانینی گۆڕان خەڵکی کوردستانە
ئەو بەڕێزانی کە گۆڕان هەمویان هاوڵاتی ئەم وڵاتن برا خوشتی ئێمن زۆر تەبیعیە لە هەڵبژاردنەکە ئەوان دەنگ زیاتر بێنەوە مفاجعاتی سیاسی لە هەڵبژار نابێ یان دنیا بۆ خراپ نابێ ئێمەش بای ئەوەنە تەواضعی سیاسیمان تیا و بڕامان بە دیموکراسی هەیە کە ئەبێتەوە قوعی ئەوە بکەی کە ڕۆژێک لە ڕۆژان حزبێکی ئۆپۆزیسیۆن دێتە سەر حکوم و تۆ ئەچیتە سەر کورسی ئۆپۆزیسیۆن ئەبێ ڕێز لە قەراری خەڵک بگیری بەڵام با بچینەوە سەر پرسیارەکەی جەناب کەبیر بچۆ گەمەکەری سەرەکی لە گۆڕەپانی هەرێمی کوردستانە لە نێوان تورکیا و ئێران کامیانن کامیانن زیاتر ڕۆڵیان هەیە ئەگەر بڕین ئەو منافەسەیە نییە وەکوماوەسە فەرمووی ڕاز ناکەین حتمما هەیەەوە بەڵام گەمەکەری سەرەکی بە بۆچوونی من هەتا ئەم لەحزەیە حکوومەتی هەرێمی کوردستانە نەک تورکیاوێرە زۆر باش دەست خۆش بێت کاکشوان تۆ چیڵی چەند پرسیارێکی لە شێوەی پرسیار بوو کۆمنتی هەبوو لەسەر قسەکانت بەڵام پرسیاریش بوو لە تۆ یەکێک لە قسەکانەوەی کە یارمەتی دەری من وتم ئێران و تورکیا و هەموو لایەنەکانی دەور و بەریش بەهۆی و عیلاقاتی کە یەکێتی و پارتی لەگەڵیان هەیان بوون هاوکار بوون بۆی خەڵک دەنگ بە یەکێتی و پارتی بە نامێ وچمە تەفاسیلی ترەوە تەمەەن ئەوە بە ئاشکراش دیار بووە وەختی خۆشی بەڵگە چییە کاکشۆن گەرت زیاتر بە بەڵگە قسە بکەین بۆی کاگاری بڕوا بە قسەکان بکە یاخود قەنەعەت بە قسەکانت بکە ئەوڵێ وانە تۆش ئەڵێ وایە تەسیلات بۆ ئەو خەڵقانە کراوە کە ئایانەوێت دەنگ بە یەکێتی و پارتی بن تەسیلات بۆ خەڵقی تر نەکراوە کە دۆسی گۆڕان بێ لەو بابەتە چۆن يعني پێویست ناکە ئەوەی علامە تەفاسیلەوە ینی خەڵک لە ئەستەموڵەوە توانی بەتی خەڵکی کوردستان لە تارانەوە بە دۆستی خۆیان وتراوە دەنگ بە پارتی بن بە دۆستی خۆیان وتراوە دەنگ بە یەکێتی بن کاک خۆ زۆر بە ئاشکراوە بووە خەڵک حەق نییە لێ ڕاکە حتا ئێستا لە منتیقەی سلێمانی ئەگەر خەڵکە بوو بێ لەسەر حساوی پارتی دەرچوبێ لەوانە بە یارمەتی خەڵکی تر دەرچوبێ باش ینی کاکشۆن بە کوردەکەی تۆ ئەڵێیت لە ناو کۆمەڵگەی کوردستانە گروپی خەڵکان وەکو ئەم گەنجانی کە لێرە دانیشتون بۆ نمونە ئەوەنە جۆڕایاڵی تورکیان کە گەر ئەوەی عازیان باتێ لەسەر سنووقی دەنگان دەنگێن بە پارتیا بەیشێتی تەسیلات دەکرێت ئەوان تەسیلاتیان کردو بۆ خەڵقانەی کە لە کوردستان هەن ئێرانین تورکین خەڵکی شوێنی ترن بتوان هاوکار من بۆی دەنگ بە یەکێتی پارتی جنسی عێراقی بچۆن نتوانین لە وڵات مەسەلە تەمان منش باسیەوەکەم کە جنسی عێراقیە منش باسیەوەکەم کە خەڵقی شەیە جنسی عێراقی بۆ دروستەکرێت هەوێشی بۆ دروستەکرێت گومانمان لە دراوسێکانمان هەبێت ئەوە یەکێ لە شای دانەی خاڵیان ئەوەیە کە ساغبوونەوەی یەکێتی و پارتی بۆ ئەوەی کە ئەو باسی کرد بۆ دوو جەپەیە ئەو پەیوەندی بۆ پێویست بۆ ناکە کەس باسیکە دوو جەپەی لەم وڵاتە لەم منتیقەیە دروست بووە کە بەڕاستی بەداخەوە جێی نیگەرانی ئێستا کورد مەفروزە وەکو مەسەلێن تەواتی تەمان پرسیار کاکشۆن تامیان گەمەکەری سەرەکین بە کورتی ئەفۆم کە من جارێ کاتی ناو بڕە بۆ بمبورە جوابی ئەوە بەمەوە جارێک کوردە بێ وەکو نەتەوە تعاملکە وەکو مەسەلەی سونە و شیعوانە وەکو ڕۆ مەسەبێکە تعاملەکە لەگەڵ عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران بەڵام مەسەل لە جەبهەی سونی و شیعە بە ئاشکرا وابزانام هەچی خەڵقی وڵاتە ئازانێتەوە بەڵام کاگاری ئەڵێ گەمەکەری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ئێمەش باسی هەرێمی کوردستان کاگاری بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستان ئێستا لە جەبهەیەکی سونیایە یان نا و یەکێتی نیشتمانی کوردستان لە جەبهەیەکی شیعەیە نا من لەوە پرسم ئەگەر نییە دێمەوە لا دوای ناوبڕەکە کاکشۆن سوپاسانەکەم بینەرانی عزیز ناوبڕێک و گفتوگۆکەمان بەردەوامە بێت بینەرمان بن دەستان خۆش بێت.